پاش 10 ساڵ لە ڕاگررتنی پێدانی زەوی بە فەرمانبەران وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای نووسراوێکەوە ڕێنمایی نوێ دەداتە سەرجەم وەزارەتەکان لە پڕکردنەوەی فۆرمی زانیاری بۆ ئەو فەرمانبەرانەی کە زەویان وەرنەگرتووە و دەتوان پڕی بکەنەوە. خەڵکێکی زۆر هەیە کە یەکەی نیشتەجێبوونیان نییە، ئەگەر زەویان بدرێتە ئەبنێت خاوەنی یەکەی نیشتەجێبوون و لەو کێشەی نیشتەجێبوونە نەجاتیان نەبێ. لە دەربەندیخانە تقریبەن 700 کەس هەیە لە ساڵی 2006ەوە ناویان دەرچووە کۆدیان هەیە کە زەوی وەرگرن، بەڵام بە فەرمانێکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2006ەوە ڕاگیراوە ئەو زەویانە دابەشکردنی ئەو زەویانە. ئەوە ماوەی هەفتەیەکە ئێمە فۆرمان بۆ هاتووە پڕیکەینەوە بۆ ئەوەی زەوی وەربگرین. وڵی لە ڕاستیە ئەگەر بێت و لە کاتی خۆیان تابش بکرێت و بەو فۆرمێکە پڕمان کردوێت و بدرێ بە هاوڵاتیان و فەرمانبەران، ئەوە شتێکی باشە و لە کرێچێتی ئینسان نەجاتی ئەوێت و کاتەوێتە ساحوی ئەو زەویەکە حکوومەتی هەرێمی کوردستان پێتەدا. ئەگەر بێت و وەکو بڵێ حکوومەت کاری ئاسانتر بکا بۆ ئەوەی فەرمانبەران پێیان بدرێ بۆی وەکو بڵیت هین نەوێت لە کاتی خۆیان بدرێ بە فەرمانبەران سوودمەند بن لەو زەویانەی کەوا پێیانە درێ لە هەرێمی کوردستانە. سەرۆکاتی شارەوانەکانیش ئاگدار کراونەتەوە لە چۆنێتی پڕکردنەوەی فۆرمی پێدانی زەوی بە فەرمانبەران، بەڵام ئامادەکاریان نەکردووە لە دابینکردنی زەوی بۆ فەرمانبەران. مەڵێ ئێمە لە کاتی ئێستادا فۆرمێک دابش کراوە بەسەر فەرمانکانە، ئێمەش وەکو فەرمانگانە فۆرمێکمان وەرگرتووە بۆی بیدن بە فەرمانبەران و پڕکە هەر کەس و زانیاری تەواو دروست بدات بۆی پڕیکەینەوە بینێرینەوە بۆ وەزارەتی شارەوانی. بەڵام لە ئێستادا هیچ زەویەکی ئیفرازکراومان نییە مە لە سنووری شارەوانی دەربەندیخان تاکو بتوانین ئەو ڕێژە زۆرەی کە هەیە لە شاری دەربەندیخانە سوودمەند بن لە دابشکردنی زەویەکان. فەرمانبەران بۆ ئومێدەوە دەڕوان ئەم بڕیارەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە داوێتی لە پڕکردنەوەی فۆرمی زانیاری فەرمانبەران بۆ وەرگرتنی زەوی و پێدانی زەوی بۆیان. ئانور محەممەد، کۆرسات نیوز، دەربەندیخان.